زۆر سپاسی دەستگای بەخشین ئەەکەم بەڕاستیەکەی ئەمە 15 سارە لە عەزابەکی زۆر ناخۆشدا بووین بێتام لە عەزابدا بووین لەبەرەوەی شەوم لێ بۆ ڕۆژم لێ بۆ شەو نەم دەزانی جێژنە چیە جومعە چیە نەورۆز چیە سەفەر و گەڕان و خۆشی چیە لەسەر دنیاە سەبەبەکەشی ئەمن منداڵم پێش ئەو منداڵانە مردووە ئەوانش ئەوەیە کچەکەم 15 سارە ئەوەش 10 سارە ئەوانش حسێبی کولی نەفرچیان بەدە نەفەر حسێبە کە بە خێوکردنیان بێ لە دایکشی نەخۆشە بێ لەوەی بەخۆش نەخۆشم لەو عائلەیە بەس ئەو تاقە کوڕم ساغە الحەمدلله وە شکرانە لە بۆ خوا و خوای پەروەردیگار دەستگای بەخشین هەر لە مدیرەکەیانەوە حتا کرێکارەکەیانەوە کە وەکو خزمەت وەکو هاوڕێ وەکو برا وەکو دایک و باوک هاوکاری ئەو هەژار و فەقیرانە ئەکەن یەکسانن نەک ئەوە ئاڵێ ئەوە نە ئەوە ئاڵێ و بە یەکسانی و بە وەعد و بە پەیمانی خۆیان بەڕاستیەکەی پەیمانی خۆیان گەیاندەجێ و لە بۆ چەندی کەشیان گەیاندەجێ و خوا باشیان لە بۆ بینی و خوا لە بۆیان سەهل بکاو بەڕاستیەکەی ئەمن گەیشتبوومە حاڵەتێک ئینهیارەی خلاص لە ڕوومی پیشان بدایە عنی خلاص هیچ ئەمەلەکم نما ماندی بووم زۆر دە 15 سار بوو ژیانم نەما بە داوای خۆم بە ویستی خۆم بە حەزی خۆم چت دەوێت چت ناوێ گوتم ئەو هەم دەوێت ئەو هەم دەوێت ئەو هەم دەوێت بالفعل ئەوەی ئەمن ویستم ئەوەی ئەو منداڵانە دەیانویست خانێکی لە خانیەکی کرێ کە وەی لێ هاتبوو نەمدەتانی مۆلی دەبدەم ڕئیسی بدەم کرێ بدەم لە ئاگرەوە لە بۆ بەهشت ئەمنیان هینا الحەمدلله لەو ناخۆشیە و لەو تاریکەشەوە و لەو قوربەسەری ئەمە قوتار بم لە بۆ خۆشی الحەمدلله وە شکر لە بۆ خوای گەورە و خوای گەورە خێرخوازان بپارێزی و قەناتی بەخشینش بپارێزی ئەوە ئیسا خانیەکە ئەوە 200 مەترە خانیەکی خۆش ئەشیا و مەشیای ناوماڵ یعنی ئەو هەموو شتیان کردو ئەو جەهاتونە دەرێن عفومانکە نەکو نەمانتوانی بێت شتێکی ئەوها بکەین کە پێویستیەکانی تو پێ جێبەجێبی بەڵام بە زیادەوە کردیتیان هێشتان ئەوان خۆیان بە شەرمەزار ئەزانن ئەمە مەمنونی مدیرەکەیانم هەتا کرێکارەکەیان کە ئەو هەموو هەوڵ و ماندیبوونە ئەکەن ئەو هەژارانە ئەو فەقیرانە دڵخۆش ئەکەن خۆشیان بە شەرمەزار ئەزانن بالعکس ئەمە دوعای خێریان لۆکەین دوعای خێر لە بۆ هەموو خێرخوازێک دەکەین وەکو قەناتی بەخشین لە مدیرەکەیانەوە هەتا ئاخر کارمەند دەتا عەمەلەکەیان ئەوها بە وەفا و بە وەعد و بە دڵسۆزانە یارمەتی هەژاران بدەن و دڵی هەژاران خۆشکەن بەڕاستی ئەمن لەیان ڕازیمە خوا لەیان ڕازی بە لەبەرەوەی ئیستا دەزانم جومعە دێ دەزانم جومعەیە جێژنە بێ دەزانم جێژنێ نیوڕانێ بێ دەزانم نیوڕانە پێشتر نەم دەزانی نیوڕان چیە جومعە چیە ڕۆژ چێشە لەبەر ژان و ئاو ئەوانەی ئەو منداڵانە پێرانە دەگەیشت بەڵام ئیستا کەس لە دەرگام نادا ئیستا ماڵی خۆمە خانیەکەش بە ناوی ئەو منداڵانە کرایە خێرخوازان خوا خێری هەمووتان بنووسێن نە بە ناوی منە نە بە ناوی خێزانمە لۆ ئەوەی دڵنیابن هەتا ئەو منداڵانە لەسەر دنیا بن نە بە ناو منە نە بە ناو خێزانە دووبارە خوا خێری هەموو لا بنووسی و خوای گەورە سەرکەوتوتان بکە و خوای گەورە ئاگری جەهەندەمتان لێ حرام کە و بەهشتان بەنەسیب بکە و خوای گەورە لەگە ئەو پێغەمبەرەتان حەشر بکە و گەلێک مەمنونی هەموو خێرخوازەکانم کە زۆر کەسی دەرێن ناوە مەینە ئەمن حەز دەکەم بە یەک دەنگ بە یەک هەست سپاس و شکرانە لە بۆ خوا بکەم ئەوجە لە بۆ ئەو مسلمانە بەڕێزانە بکەم خوای گەورە پاداشتی هەر هەمووتان بداتەوە کە بەڕاستی ئیستا ژیانی ئێمەتان کردەوە نۆرماڵ وەکو ئینسانێکی احتیادی کە بزانی دنیا باش چیە و خراپ چیە پێشتر باش و خراپم لێ تێکەڵاو ببوو ئیستا ئەزانم باش چیە و خراپ چیە ئیستا ماڵم هەیە حاڵم هەیە خانیە کەس نایەتە دەرگام لۆکرم الحەمدلله پاشی 27 ساڵ لە کرێسیاتی و لە قوربەسەراتی و لە هەموو عەزابەک ئەوە تازە لەدایک بوومە ئیستا کەوا جێتانە دەنجی منە ئیستا جێژنەی منە ئیستا لای من جێژنەیە نازانم لای ئەوەیە جێژنەیاننا بەس دەمەوێت سوکنەکەم لۆ پەیداکەن ئەمن مشکلم نیە ئەگەر ڕەشمالێکیشم لە بۆ دابنێن ڕەشمال بەس کەس ڕەشمالەکە هەڵنەداتەوە بری حەقی ئەو عەردەم دەوێت ئەوەن دەمدەوێت زیاترم ناوێت دەمەوێت بە حەسەیمەوە وەکی هەموو ئین بەشەرێک
خانێکی خۆشیان لۆ کردین خێرخوازان خوا خێریان بنووسی خوا خێری بەخشینیش بنووسی خوایە دڵخۆشین منداڵەکان دڵخۆشن وڵا لە خۆشی دانا جێ من و جێ منداڵەکان ئەوەتە ئەو جێ منە بەس خانێکی زۆر خۆشە 200 مەترە حەوشەکی گەورە خانێکی گەلە خۆشە وەڵام منداڵەکان و ئەمن حەساینەوە ڕەبی خوا خێری هەموو لایەکی بنووسی خوایە هەموو خێرخوازەک ئەو منداڵەکان دەبەمە حەوشەی دادەنێ ڕۆژ لیان دەداتن لە حەوشەی خانێکی خۆشە مارەکی خۆشیان بۆ دانامە تەلەڤیزۆنە کەوەنتەرە زەمیدێ سەلاجێ هەمووی مارەکی گەلە خۆشیان لۆم دانایە خوا خێری هەموو لایەکی بنووسی خوایە لە خۆشی دانە منداڵەکان بە خۆم ئینشاڵڵا لە خۆشی دەبینن ئەم گۆشت خوایە وەڵا زۆر فەرقیان کردیە زۆر لە خۆشی دانا لەو خانەی ئەو لای مردبووین ئەرێ وەڵا نە جێمان هەبوو نە ئەوەندە بوو بەخوای کارەبا دەبڕە ئەمراندارانە لە تاریکی دابوون خوا خێرتان بنووسی ڕەبێ وەڵا گەلە لە خۆشی داینە الحەمدوللا وەشکر الحەمدوللا ئەرێ وەڵا خەمی کرێی خانی مابوو خەمی ئاو مابوو خەمی کارەبا مابوو دەهات نەمان دەزانین چ بکەین دەبا خێرخواز یارمەتیمان بدە وەڵا ئەنگۆ دیتان ئەمە مارمان هیچ نەبوو هەر هیچمان نەبوو هیچ ئەلعان لە خوای بە زیادی کەوەنتەرە تەباغا سەلاجێ مزەمیدێ هەمومان لۆ کرا کەنتۆرە هەمومان هەیە فەرشی ناومارەیە دۆش هەمویان کەڕی بەخوا خوا خێریان بنووسی خوا خێری هەموو لایەکی بنووسی هەمویان لۆمان کەڕی ئێستا هیچمان نەقستان نیە لە خوا بە زیاد مارەکی خۆشمان هەیە خوا خێری هەموو لایەکی بنووسی ئەوەی بە 250 ئەوەی بە 1000 یارمەتی داینە خوا خێریان بنێ ئەوەی نەخۆشەیە خوا شفای لۆ بنێری خوا یارمەتی هەمووان بدا خوا نەخۆشیان هەیە شفایان لۆ بنێری خوایە چونکە ئەو یارمەتیمەیاندا یارمەتی عالەمیت کە دەدەن خوا خێریان بنووسی بەردەوام بن کوماری متان ئاوەدان کردەوە ئەوها فەقیریت کەش هەر بڕۆ نەزکنی دیان خۆشکەن ئیشاڵڵا خوا درین گۆش خۆش دەکەن خوادری ئەوانە خۆشکەن کوک دریمەتان خۆش کرد داوایان لێ دەکەم ئەو جا کونجەخانەیەک بیلۆم دابیم بکەن لە بەخاتری ئەو دوو منداڵێک زۆر بە عەزابیمان بەستە بەخوای هیچمان نییە زۆر ئەو چەند ساڵەمە لەو عەزابەی داینە بەخوای هەرە وەڵڵا چەند ساڵە لەو عەزابەی داینەمە ئەمە چونکە خلال ئەو 20 ساڵە کرێتی بووینە کە وەکو شارەزایی ئەو منداڵانە بووینە کە تشتێک پێی مرتاح بن ئەمە لەو خانێ ئەو لە دەرئەچووی حەوشە نەبوو ئەچووە ژوورەوە وەکو سزم بوو تاریکەشە بوو بەڵام ئیستا بەویستی ئەوانە ئەو دیوەخانەی ئەوان وا لێیانن ئیستا وەکو ساحەیە بۆ ئەوان عینی کاتیش ئەوە حەدیقەکە هەموو دنیا دەینی بەیانیان دایان ئەنەی سە دۆشێکێک لەبەر ئەو ڕۆژە ئەوە جێژنەی ئەو منداڵانەیە زۆر دڵیان خۆشە بێ پێشتر هەر لە ژوورەوە بن هەر لە ژۆرە بن دستان هەر لە ژوورەوە هاوین هەر لە ژوورەوە دەشتانن تەسویرەکانتان ڕوو تێ دەکەن ئەو منداڵانە گەشت بوونێتەوە وەکو گوڵک کە ئاو نەدرابی ئیستا ئاو دەدرێ و گەشت بوونێتەوە بۆ نیشان خۆش بوو وەڵاهی لە بۆ دەوڵەمەندەکان و خێرخوازەکان کە ئیزاعی بەخشین کە هاوکاری ئەو هەژارانە ئەکەن کە بەخۆم هەژارم ئەمن چونکە من نارم فران گۆتی فیسکە گۆتی بەخۆم ئەمن 26 ساڵە لە عەزابم عەزابەکی ئەوهامە یعنی وەهام لێ هاتبوو شەو و ڕۆژ و جێژنە و جومعە و خۆشی و ناخۆشی خەو ئەوانم نمابوو لەبەر ژان لەبەر خەفەت نەمدەزانی چ بکەم بەڵام ئیستا ئەوەندە بە خێرخوازەکان ئەڵێم بە هەموو دەوڵەمەند و خێرخوازەکان کە بەرامبەر بە بەخشین و بەرامبەر بەو خوایە ببەخشن لە بۆ هەژاران ئەوە هەموو دنیا دەینی ئیستا ئەمە قسەتان لەگەر دەکەم ئیستا یعنی ئەوها دڵخۆشم حیسابی خۆتان بکەن 27 ساڵێکێک لەناو ئاگر معدەل بنزینی پێداکەیت بسووتێ بێتە دەرەوە برێ ئەمە نەسووتایمە نە ئاگرم دیتیە نە ئاگرم پێکەوتێ نەسووتایمە نە ناخۆشیم دیتیە ئەوهان لە من کردیە ئیستا ئەو ماڵە بوویتە بەهەشتی من مرتاحم منداڵم دڵی خۆشە بەخۆم ئیستەوە دڵم خۆشە ئیستا زۆر دڵم خۆشە پێشتر ئەگریان بە خەفەت ئەگریان بەس ئیستا لە خۆشی ئاگریم ئیستا لە خۆشی ئەگریم ماڵیان بۆ داناوم حاڵیان بۆ داناوم
يعني حتى الشيء من دالو خواردني كان لبومان هنا يعني أمن الشرمزار يعني أمن زود الخوشم زود الخوشم أو ندب خير خوازان عليهم قصوري مكان أو ندب كليكتان دي أو ندخل قبركتان روناك دكا وكو من بهزارها هزارو فقير هي دلي تندو تصاوري إيو أكا في ببخشن خواي قورة أو هدل يان خوش كا وكو دلي من يان خوش كرت دلي أوانيش خوش بن خواي قورة لبيريج نكي خواي قورة داري دلي ياكا خوش بكي أمن دلت خوش دكام خواي قورة رحمة بيدكا خبرت روناك دكا أو سرم سكري أو سن صالك ها بنزم تقي أو دو روج الراوستايا هرخين بدرزي اليوم دا أو جيران كانوا هم عالم دزاني إستن بخوم هرني وإنسان يشتاوني هذه يشكرن نما بقرآن سرم درسولة طاقة النية شان خميانة سبينا نازم ستزاروا هيا إيشيان لبوم ديتو قتيان روجا كدو روجا لشو أو نارانجيتي دلنا هكي حسبي الله حسبي الله ونعم أمش بشر أمش دبي بش أخوي قولوا مني خوش دبي أمي ابتلاء كذبة من قال شكر بۆ خوا لە ڕێی بەرنامەی بەخشینەوە ئەو خێرخوازانە کە جێ لە دەنگمە کە گوتی ناومەینە بەس لە ڕێی بەخشینەوە لە ئیزایی بەخشینەوە کە ئۆزعەکەیان دیت پێشتر عارەبانەیان نەبوو عارەبانەکەیان ناڕێک بوو لە ڕێی ئەوانەوە خواخێری ئەو خێرخوازەش بنووسی کە ئەو دوو عارەبانەیان دانایە کە ئەوە ئەتوانن وەکو خەو تشت بەکەی خۆیان ئەوانە ئەو منداڵانە بەحەسێنەوە ئەلحەمدوللیلا عارەبانەی نازدارە بە دریوانە دریان پێخۆشە دووبارە و دەبارە و سەد بارە دوعا بۆ ئیزاعی بەخشین و دوعا بۆ ئەو خێرخوازە ئەەکەین کە بەڕاستیەکەی یعنی ماشەڵای لێبی یان وەچی سیارە حیسێب کە یەکەم مۆنیکایەکی لە بۆیان کڕیە دەست و چاویان خۆش بی و خوا سەلامەتیان کا و ئەوانەی پێشتر هەر هیچ نەبووە بەستانەوە مەستانە نەبوو هەردا دەناو خوا عافیس بەس ئیشتاوە هەندە جاران عەزیان لێ بەدانیشتن ئەوە دەتانی بیخەوێنی وەچی سیسەمی لێدێ ئەو زۆر فەرقەکەیەوە حیسێب کە لەسەر دۆشەکن قیتیان دەکەیەوە حیسێب کە بە خۆیانەوە یعنی گۆڕانکاری کەتە ناو دسمی خۆیان پێشتر ئەمە دەبایە بەدەست دای بنیشێنی بەدەست هەڵی سێنینەوە بەدەست ئیستاوە نما ناو عارەبانەکەیدا ئەنەی هەموو شتێکی وەکو برەی کامل مواسەفاتە ئەلحەمدوللیلا لە حەوشە پیاسەیان پێ دەکەین بە ئیسەحات بەبێ سەجادە حەوشەکە گەورەی لەخوا بەزای 200 مەترە چێشتێک بوو تشتێک بوو ئەوان هەر لە سێ جێکەت بوون ئیستاوە نمایە ئیشتە ناو عارەبانە لە مەمەڕ لە غورفە لە حەوشە ئەو ناو عارەبانەی خۆیانن مارماری خۆیتیان چێن دەریان بێ لۆیان دەکەین
سپاس و ستایش لە بۆ پەروەردگاری مەزن لە بۆ ڕەب العالەمین کەوا ئەو ڕۆ بە چاوی خۆمان دیتمان ئەو خانەوادە بە ڕێزا لە ناو خانی خۆیان دانیشتینە کە کاک عیماد و خێزانەکەیتی و ئەو دوو منداڵە سەقەتەیتی و ئەو کاک عیمادا ماوەیەک پێش ئێستاکەوە لە حال و گوزەرانێکی زۆر زۆر ناخۆشدا بوو مسلمانان بەگشتی هەم کرێکی بوو هەم بێپارە بوو هەم پارەی کرێی نەبوو بدا ئەو منداڵە سەقەت و نەخۆشانەی لە ملی بوو ئێستاش ئەلحەمدولیلا لە سایە و فەزلی خوای گەورە و بە ڕەنجی خێرخوازان و بە هەوڵ و هیمەتی کاک فەیزوڵڵا و جەنابی جەماعەتی کەوا لە جێگایەکی دوورەوە هاتوونە لێرە بەدەم ئەم خانەوادەیە هاتون و بەهانایان هاتینە زۆر سپاسیان دەکەین کەوا ئەو خانیان لە بۆ کڕین کە ئەو خانیە 200 مەترە ئەو خانیە گەورەیە ئەو خانیە خۆشە لەسەر داواکاری خۆیان خانیەکی کەوا حوشەشی هەیە ئەو مندارانە لەناو عارەبانەدا بێبنێ بیان باتە دەرێ و زیاد لەوەی مار و حارەکی یەکجار زۆر خۆشیان لە بۆ دانان بەڕاستی ئەوە جێگای خۆشحالی ئێمەیە و زۆر سپاسی خوای گەورە دەکەین سپاسی جەنابتان دەکەین سپاسی هەمووتان دەکەین سپاسی هەموو ئەو خێرخوازانە دەکەین کەوا دینارێکیاندا زیاتریاندا هەرچەندیاندا بەڕاستی کاتێکەوە تێپەڕ دەبووین لە بەردەم خانی ئەو خانەوادە بە ڕێزەی هەموو جارێ یعنی ئەمن یەک بەباری خۆم زۆر خەمم دەخوا لەبەر ئەوەی پارێک کرێ قەردار بوو پارێک کارەبای قەردار بوو کرێ پێ نەدەدرا خانیەکی ناخۆش بوو ئەو مندارانە لە غورفەیەکی تاریک و ناخۆش ژیانیان بەسەر دەبرد لەبەرەوەی کاک عیماد هەر نەخۆشە خێزانەکەشی هەر نەخۆشە ئەو دوو مندارە سەقەتەی هەیە ئێستاش کەوا دەبینین لەناو ئەو مار و حارە خۆشەینە بەڕاستی ئەوە جێگای خۆشحالیە جێگای ئەوەیە کەوا سپاس و ستایشی خوای گەورە بکەین سپاس و ستایشی هەموو هاوڵاتیانی بەڕێز بکەین کەوا ئەو خێرخوازانی خێریان پێکردن و سپاس و ستایشی ئەو بەرنامە بەڕێزەی بکەین تەمەنا دەکەین داواکارین لە هێزدانی مەزنکەوە ئەو بەرنامەی هەر بەردەوام بی خوای گەورە پایدارتان بکە خوای گەورە بە میهرەبانی خۆی ڕەحم بە هەموو لایەکمان بکە و دەستباری گۆش بی و بتان هێری و بتان پارێزی لە هەموو بەراو نەهامەتی و ناخۆشێکی و هیوادارین هەموو کەسێک چاولەنگۆ بکە کەوا ئەوها بە ساغی و بە سەلامەتی و بە حەقیقی کەوا خێر کاتێکەوە فەقیرێک دێ یارمەتی بدەن بەهۆی ئەوەی کەوا ڕزگاری دەکەن انشاءالله خوای گەورە ئەنگۆش ڕزگار دەکات سەرفراز و سەرکەوتوو دەبن لە دنیا و لە قیامەت. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور. ئەوانەی کە قورئان دەخوێننەوە و نوێژەکانیان بەرپا دەکەن و لەو ڕۆزیەی پێمان داون بە ئاشکرا و بەنهێنی دەبەخشن ئەوانە بەو کارەیان بازرگانیەک دەکەن کە زیان ناکات و لەناو ناچێت. بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆ خوای گەورە لە بەرنامەی بەخشین نووسینگەی خەبات ناحێ ڕزگاری تۆ بزاوە هەستاین بە دابینکردنی خانوویەک بۆ ماڵێکی هەژار کە پێک هاتبوون لە 500 خێزان 4 ئەندامیان نەخۆش دایک و بابیان نەخۆش دوو منداڵی شەلەل دەماغیان هە سوپاس بۆخوا لەسەر داواکاری خۆیان ئەو خانە 200 مەترێک گەورەمان بووان کڕیوە لەخوا بە زیاد بێ زۆریان پێخۆش بوو لەسەر داواکاری خۆیان خانوویەکمان بووان کڕی 200 مەتر ئەو شێکی گەورە حەدیقەیەکی تێدا گەڕێکێکی خۆش لەسەر داوای خۆیان لە ڕێی خێرخوازانەوە لە بەرنامەی بەخشین سوپاسی خێرخوازان دەکەین هیوادارین خێرخوازەکان هەمویان بەردەوام بن لە بەرنامەی بەخشین تا بتوانین کاری ئاوا جوان و جوانتریش بکەین و بەردەوام بین بۆ ماڵە هەژار و نەخۆش و بێباوک و یەتیمەکان تا دڵیان خۆشکەین لە دنیا خوای گەورە دڵی ئێوەش خۆش دەکات لە قیامەت لە دوا ڕۆژدا سوپاسی خێرخوازان دەکەین هیوادارم بەردەوام بن بۆ هاوکاریکردنی بەرنامەی بەخشین دەستان خۆش بی سوپاستان دەکەین سپاسی ئەو خێرخوازەش دەکەین کە لە بەرنامەی بەخشینەوە بینی ئەم منداڵە نەخۆشانە پێویستیان بە عەرەبانەی شانە دوو عەرەبانان بۆ هێنان سوپاسیان دەکەین دەستیان خۆش بی خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵیان خوای گەورە دووریان کە لە بەڵا خوا پاداشتی خێریان بداتەوە توانیان دوو عەرەبانەی زۆر چاچی بۆ ئەو منداڵانە جێبەجێکەین دەستیان خۆش بی سوپاسیان دەکەین بۆ هەموو خێرخوازان کە لە هەموو ڕوویەکە و لە ناوماڵ لە بەخشینی پارە لە هاوکاریەکانی تر
توانیان هاوکاری بەرنامەی بەخشی من ئێمەش سوپاسیان دەکەین دەستیان خۆشببی خوا خێریان بنووسی خوا جەزا خێریان بداتەوە هیوادارم هەموو خێرخوازێک هەموو دەوڵەمەندێک هەموو خوا پێداوەک هاوکاری بەرنامەی بەخشین بی کە توانیمان ئەم شتە جوانە پێشکەشی ئەو ماڵە هەژارە بکەین دڵیان خۆشکەین ئێوەش دڵخۆشی دنیا دوا ڕۆژ بن خوا پاداشت خێرتان بداتەوە دەستان خۆش بێ